دیارە پرسی ئابووری بە تایبەت لە دوای ناجێگیری بەهای دینار لە بازاڕەکانی عێراق بە شێوەیەکی گشتی و لە هەرێمی کوردستانیشدا پرسێکی گەرمی ڕۆژانەی هاوڵاتیانە بەرزبوونەوەی بەهای دینار و هەروەها لە ناکاودا بزاندنی بەهای دینار لە هەندێک کاتدا ئەمە ترس و دڵڕاوکەی لە ناو هاوڵاتیان دروست کردووە. ڕەنگە هەرم بابەتەش هەندێک هۆکار بوو بێ بۆ قۆرخکاری لە بازاڕەکانی ئاڵوگۆڕی دراودا کە جیاوازی هەیە بە تایبەتر لە دوای ئەو وەفتەی کە سەردانی واشنگتنی کرد وەفتی عێراق بۆ قسەکردن لەسەر جێگیرکردن یاخود بەرزکردنەوەی بەهای دینار، بەڵام دەبینین ئێستش لە بانکی ناوەندی و هاوکات لە بازاڕەکانی ئاڵوگۆڕی دراو جیاوازی هەیە. دەپرسین ئەم بابەتە یاخود هۆکاری ئەو جیاوازیە چییە؟ هەروەها جێبەجێکردنی مەرجەکان تا چەندە کاریگەری لەسەر بەهای دینار دەبێت؟ دەتوانرێت ئەو مەرجانە ئەگەر بێت و جێبەجێ بکرێت یاخود جێبەجێکردنیان قورس نییە ئەمە کاریگەری دەبێت لەسەر بەهای دینار؟ ئەم بابەتە گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز گۆڤار بەگزادە بەڕێزیان مامۆستای زانکۆن لە ستودیۆ بەیانی کوردستان میوزیک. گۆڤار سپاس بۆ ئامادەبوونت، بەخێر هاتی. زۆر سپاس. دیارە هەوڵەکان هەتا ئەم کاتش بەردەوامی هەیە. نوێترین با بڵێن قسەی ئەو وەفتەی کە سەردانی ئەمریکای کردووە بۆ بەجێکردنی یاخود جێگیرکردنی بەهای دینار بازەوە دەکرێت کە ئەم هەنگاوانە دڵخۆشکەرن، ڕێکەوتنی باشەیە لە نێوان ئەمریکا و عێراق بۆ بەرزکردنەوەی بەهای دینار و پتەوکردنی ئابووری عێراق. سەرنجی بەڕێستان لەسەر ئەم هەنگاوانە چییە؟ بە بڕای من شتەکان تا ئێستا هەر قسەن دەرئەنجامەکان باش دەرنەکەوتون. چۆن بەرزبوونەوەی نرخی دۆلار وەکو هەڵایەک وایە تا ئێستا قسەکانیش بەو شێوەیەن. بەڵام ئەمە ئەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک بێگومان هۆکاری ناوخۆیی هەیە، هۆکاری دەرەکیش هەیە و پەیوەندی بە ڕێکاریشەوە هەیە. ئەمریکا ماوای چەند ساڵێکە مەرجی لەسەر حکوومەتی عێراقی داناوە بۆ ڕێکارەکان جێبەجێکە، بەڵام ڕێکارەکانی جێبەجێ نەکردووە. بەڵام لە پاڵ ئەمانە شاوەکو باسم کرد هۆکاری ناوخۆیی هەن، هۆکاری دەرەکی هەن، ڕێکاریش هەن. هۆکارە ناوخۆیەکان چین؟ هۆکارە ناوخۆیەکان ئەوانن کە چەند بازرگانێکی فرۆشتنی دۆلار دۆخەکەیان سوودیان لێبینیەوە، سوودیان لە شڵەژاوی بازار بینیەوە، بازاڕیان شێوانوە. بۆ نمونە لە ڕێگەی پڕۆپاگەندەیەکەوە نرخی دۆلاریان دابەزێنرێ و لە ڕێگەی پڕۆپاگەندەیەکەوە نرخی دۆلار بەرز دەبێتەوە. پێشەوەی ئەم بارودۆخە ڕووبات کە نرخی دۆلار تا ڕادەیەک جێگیر بوو لە 148,000 دینارە بوو. ئەگەر سێرکەیت خوێندنەوەت هەبوو بێ لەسەر بارودۆخەکە لە ڕێگەی پڕۆپاگەندەی ناوبازارەوە نرخی دۆلاریان دابەزان بۆ سەر 143,000 دینار. دوای ئەوە بە چەند هەفتەیەکی کەم بەرز بۆیەوە بۆ 152,000 بۆ 160,000 هەتاوەکو 175,000یش ڕۆی. من کە خەڵک پرسیاری لێ کردم ئەویت خوێندنەوەی تۆ چییە؟ من باسی ئەوە مەکرد کە خوێندنەوەی من بەو شێوەیە ئەم بارودۆخە بەتاڵە. بۆچی بەتاڵە؟ بۆ نمونە لە بانکی ناوەندیە نرخی دۆلار ئەو کاتە جێگیر کرابوو بە 145,000 دینار. هەر نمونەیەکی زۆر ئاسان بۆی هاوڵاتی تێبگات. ئەگەر نرخی قەڵەمجافێک بە 250 دینار بێت لە بازار مامەڵەی پێوە کرێ بە 2000 دینار کەواتە ئەو مامەڵەیە بەتاڵە. ڕێک بەرزبوونەوە و دابەزینی نرخی دۆلار لەم بارودۆخەیە لەبەرەوەی بنەمای نەبوو هەتا ئێستاش بەو شێوەیە. یەشێک لە هۆکارەکانی تر بۆ ئەوەی حکوومەتی عێراقی بەپەلە فریای بارودۆخەکە بکەوێت لە دەست دەرنەچێت هات بڕیارێکی دەرکرد وەکو ئەنجومەنی وەزیران کە نرخی دۆلاری داناوە بە 130,000 دینار. بەڵام هەتا ئێستا ئەم بڕیارەش بەتاڵە. بۆ بەتاڵە؟ لەبەر ئەوەی ئەمە بڕیار جیایە لەوەی کە لە ئەنجومەنی نوێنەرانە بڵین لە پەرلەمانی عێراقا لە پرۆژە یاسای بودجەیە پەسەند بکرێ و جێگیر کرێ. کە جێگیر کرا اینجا ئەتوانی بڵیت کە بارودۆخەکە جێگیرە. بۆ ناتوانانی ئێستا بڵێ جێگیرە؟ چونکە لەبەر ئەوەی ئەگەر سەرۆک وەزیرانی حکوومەتی عێراقی محەممەد شیع سوودانی بە بڕیارێک کردوێتی بە 130,000 دینار هیچ دڵنیاییەک نییە بانی هەر بە بڕیارێک نیکا بە 170,000 دینار. ئەو بڕیاری کە قسەی لەسەر کراوە دەچێتە پرۆژە یاسا و لە پەرلەمانی ژوا بڕیارت دەنگی لەسەر بدرێت. کەواتە هەتا ئەو کاتی لە پرۆژە یاساکە پەسەند نەکرێت لە پەرلەمان
بەڵێ ئەم بارودۆخەوەک خۆی دەمێنێتەوە بە بڕوای بە بەڕێستا؟ بڕوای من بەڵێ هەتاوەکو نەبێ بە پرۆژە یاسا و بە پێی یاسا پەسەند نەکرێ ئەم دۆخە شڵەژاوە بەرداوامە بێت لە دەرەوەی ئەو قسانە لە ناو بازار لە ڕێگەی پروپاگەندەوە لە ڕێگەی بازرگانی نابەرپرسەوە هەر شتێک بوترێ بەتاڵە. بەڵێ جا هۆکاری کەش هەنجگە لەمە تەنانەت ئەگەر بێت و ئەم بارودۆخە بڵێن لە پرۆژە یاسایی حکومەتی عراقیە بۆ 2023 پەسەند کرێت بەڵام ڕێکاری کە هەن ئەبێ وەکو چۆنەڵی سپیکردنەوەی پارە بۆ نمونە خەڵکەتوانێت زۆر بە ئاسانی دۆلاری دەستکەوێت لە ڕێگەی دەواازە سونوورەکانەوە بیگوازێت تۆ بۆ وڵاتانی دەوروبەر بەڕاستی ئەما بێ بە ئەمانە کۆنتترۆل کرێ بەڵام ئێستا یەک کێشی زۆر گەورە هەیە لە نێوان حکومت و هاوڵاتیا بە بڕوای من کێشەکە چییە؟ کێشەکە ئەوەیە نەبوونی متمانەیە باشە بۆ هۆکاری ئەم نمونە متمانەیە کە بۆ نمونە ئێستا متمانە نەگەڕاوەوە بۆ بەهای دینار تا هاوڵاتیان ئەو متمانیان لا دروست بێت زیاتر مامەڵە بە بەهای دینار بکەن پارەکەیان بە دینار بێت ئەم متمانەیە بۆچی بەم شێوەیە لە لای هاوڵاتیان دروست بۆ لە کاتێکدا ڕۆژانە لەلایەن حکومەتی عێراقی بانکی ناوەندی واروها ئەو وەفدانی کە تای خودیانی پەیوەندیدار بەرزکردنەوەی بەهای دینار هەواڵی دڵخۆشکەر بڵاو دەکەنەوە ئەتوانین بڵێن 3 مانگە ئەم بارودۆخە بەردەوامە بەڵام هەموو ڕۆژە ژۆمان لەم قسانە بێڵێ 2 هەفتەیکە نرخی دۆلار جێژیرە بێ نرخی دۆلار دابەزێت محەممەد شیع سوودانی شەوەکەی وتارێک پێشکەشەکات ئەڵێ بانی هەواڵی خۆشمان پێ بۆ دابەزانی نرخی دۆلار سێرەکەی بانی نرخی دۆلار بەرزە بێتەوە. باشە هۆکاری ئەمە پەیوەندی بە خستنە ڕووی دۆلار نییە زیاتر لەبەروی هەنگاوەکان هەیە بۆ ئەوەی کە بە 130 دینار پەسەند بکرێت باشە ئەگەر دوجاریش ئەمە بچێتە بواری جێبەجێکردنەوە لە پەرلەمان دەنگی لەسەر بدرێت بەڵام ئەگەر هەر دۆلار کەم بخرێتە ڕوو کێشەکە خۆی لێرەدا دروست نابێت ئەمە بەشێکی تر نییە لە کێشە گەورەکە ئەوە پەیوەندی بە ڕێکارەکانەوە هەیە فرۆشتنی دۆلار تا ئێستاش لە ناو حکومەتی عێراقی و بە تایبەتی بانکی ناوەندیە بە ڕێکاری کۆن بووە بەڵام بە ڕێکاری تازە شتەکان بە ئەلکترۆنی کراون ئەگەر شێوەی بازرگانەکان جیاکەینەوە بازرگانی ئەی بازرگانی بی بازرگانی سی سێرەکەی بازرگانی ئەی مەرجەکانی بانکی ناوەندی تایە بۆی دۆلار بە نرخی فەرمی لە بانکی ناوەندی وەرگێت بەڵام بازرگانی بی و بازرگانی سی لە بەروی مەرجەکانی تیانە دۆلاری دەستناکەوێت بە نرخی بانکی ناوەند یە چیەکات یە لە بازارە بە نرخێکی بەرز دیسان دۆلارە کڕێت بێجگە لەو خواستی کە لە بازارڕ هەیە تۆ بمانوێ نەمانەوێت ئێستا خواستێکی قەتیزماو هەیە لە ناو بازارە خەڵکیی زۆر هەیە زەرمەند بووە هاوڵاتیشی زۆر هەیە بە شێوەیەشی نائەکادیمیانە لە ڕێگەی هەڵا و پڕۆپاگەندە و تووشی زەرەر بووە ئەم خواستە قەتیسا وای کردووە کە ئێستا نرخی دۆلار تا ڕادەیەک دابەزیوە چۆنەڵی هێرشێک بۆ ناو بازار هەبێت ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی خواستێکی زۆرتر لەسەر دۆلار بێ هی ئەو دوومانگەی کە پەنجی خواردوێتەوە بۆ ئێمە هۆکارێکە بۆەوەی هەتا ئێستاش نرخی دۆلار دانەبەزیوە بەڵام سەرڕای ئەمانش ئێمە هۆکاری دەرەکیمان هەیە بۆ نە هۆکاری دەرەکی چییە؟ ئێمە ئەزانین وڵاتی عێراقمانەوە نەمانوێت سەروەریشی زۆر باشی نییە تا ئێستاش وڵاتانی دەوروبەر یاخۆ لە ڕێگەی مەسەب و ئاینەوە کاریگەریان بەسەر وڵاتەوە هەیە حکومەتی عێراقی لەبەرەوەی سەروەریکی باشی نییە یاخود لە ڕێگەی مەسحەبەوە لە ڕێگەی دینەوە مامەڵاکات یاخود بڵین مامەڵە لەگەڵ نارەکانی حکومەتی ئەمریکیەکات بۆ نمونە گۆڕینی ڕێڕەوی کارکردنی لە کۆمپانیا ئەمریکیەکانەوە بۆ کۆمپانیا سینی و ئێرانیەکان ئەمە وای کردووە حکومەتی ئەمریکی لە ڕێگەی دۆلارەوە فشاری دەکات ئەمەش بەشێکە لە سیاست بەڵێ ئەمە هۆکارە دەریچەکانە کەواتە لێرە ئەکرێ ئەگەر بەراوردکاریە بکەین لە بەرزبوونەوەی بەهای دۆلار بە بەرامبەر بە دیناری عێراقی هۆکارەکە زیاتر ئابوووریە یاخود سیاسیە بە بڕوای من سیاسیە بەڵام سیاسەکەش لە هەمان کاتا سیاسەتی وڵاتان چییە لەسەر بنەمای ئابووریە بۆ سیاسەتەکەن بۆی ئابوووریەکەی خۆیان بەهێز بێ بۆی لایەنگرەکانی خۆیان بپارێزن بەڵام ئەشێوەکو حکومەتی عێراقی بەکاری خۆی هەڵنەسابێ ئەمیژێت وەکو حکومەتی ئەمریکی دۆلارێکی کەم ئەبەخشێ بە حکومەتی عێراقی کە حکومەتی عێراقیش دۆلارێکی کەمی دەستکە و کەواتە دۆلارێکی کەمە خاتە بازارەوە چی دروستە بێ شڵەژانی بازار ئەم بارودۆخەی کە ئێستا ئابینرێت
بەرزبوونەوەی نرخەکان بەڵێ بەداخەوە ینی بەرزبوونەوەی نرخی دۆلار سێرەکەیت ئەگەر بەڕێژەی لە سایە حەڤە بەرز بوو بێتەوە ینی لە خراپترین حاڵەتە لە 148 هزارەوە بۆ 175 کە بەرز بۆتەوە ئەکاتە لە سایە هەژدا بەرزبوونەوەی نرخی دۆلار بەڵام سێرەکەیت ئەگەر شتێکی زۆر سادە بە 500 دینار بێت لە سایە سەی نرخەکەی چۆتە سەر بۆ بە 1000 دینار یعنی ئەمە نمونەیەکی زۆر زۆر ئاسانە بەتەواوەتی شڵەژانێکی دەرونی شڵەژانی بازار دروست بووە بەداخەوە. کاک گۆڤەن دیارە لە نوێترین هەنگاوەکان کە ئەم شەو بڵاوکراوە هەوڵ دەدرێت پێدانی دۆلار خستنەڕووی دۆلار وەروا وەرگرتنی دۆلار لە بازرگانەکان و هەروە لە هاوڵاتیان ناردنە دەرەوەی بە ئەلکترۆنی بکرێت. ئەمە چ کاریگەریەکی دەبێت لەسەر داهاتووی بەهای دینار؟ وەکو کاریگەری بە بڕای من کاریگەریەکی باشێ بێت کاریگەری باشەکەی چییە؟ بۆ نمونە ئەمریکا یاخود ئەوروپا کە مەرجێکە سەپێنە بەسەر عێراقا ئامانجەکەی چییە؟ ئامانجەکەی ئەوەیە دژی سپیکردنەوەی پارەیە. ئێستا بەداخەوە حکوومەتی عێراقی بووە بە باشترین شوێن بۆ سپیکردنەوەی پارە. کەس لێت ناپرسێتەوە ئەم پارەیە بۆ چۆڕە، کەس پێت ناڵێ بۆ چۆ حەواڵاکرێت. بۆ نمونە ئامارێکەیە لە ڕێگەی پەرلەمانی عێراقیەوە کە بڵاو کراوەتەوە لە ماوەی 6 ساڵە مامەڵایان کردووە بە 209 ملیارد دۆلارەوە لە ڕێگەی 48 بانقەوە 128 هزار کردداری حەواڵایان کردووە. لەم 128 هزارە 19 هزار کردداری حەواڵەکردن نازانن بۆ شوێنێردراوە. ئەسڵان ئەوەی کە نردویەتی پارەکەی نردۆتە دەرەوە نازنامەکەی نادیارە. لەو 209 ملیارد دۆلارە 78 ملیارد دۆلاری بە شێوەیەکی نایاسایی چۆتە دەرەوە کەس نازانێت لە چوە ڕۆشتۆ بۆ چۆ. لەو نێوەندەیە بەداخەوە توانم بڵێم وەکو هەرێمی کوردستانیش پشتی خۆی بەرکەوتووە 4 بانک بەشدار بوونە لەو کردداری سپیکردنەوەی پارەیە بە ڕێژەی 10 ملیار و 781 ملیۆن دۆلار. بەڵێ وەکو کۆتا پرسیارم بەڵێ داهاتووی بەهای دینار بە بڕوای بەڕێستان و مامۆستایەکی زانکۆ پسپۆرێکی ئابووری بەکوێ دەگات هەتاکەی ئەو چاوەڕوانی کە هاوڵاتیان کە حکوومەتی عێراقی دەیەوێت ناگاتە جێخۆی. من بڕوام وایە ئەگەر هەر هاوڵاتیکی بەڕێز ئێستا گوێی لە منە من پێی ئەڵەم دینارەکەت بپارێزە 2 مانگ چاوەڕێ بکە ڕێکارەکان بە ئەلکترۆنی کراون ڕنگ بێ دۆلار تا ڕادێک تۆزێک بەرزتر بێتەوە بەڵام بەرزبوونەوەیکی کاتیە بۆ مامەڵەکان بە ئەلکترۆنی کراون بۆ ئەوە کراون چونکە کە مامەڵە بە ئەلکترۆنی کرات شتێک هەیە لە اقتصادا لە کەرتی دارایی و بانکە پێی ئەڵێ کڕیارەکەت بناسە کە حکوومەتی عێراقی کڕیارەکەی ناسی ئەزانێ دۆلار ئەیا بچێ لەو حاڵەتەیە چی ڕوئەیات سپیکردنەوەی پارە نامێنێت لەبەرەوە بارودۆخەکان وردە ئەچنەوە سەر ڕێکارە ئەسلەکەی خۆی. زۆر سپاس مێدەکەینەوە شڵەژاویە دەرونیە و ناسەقامگیری لە بازاردا هەیە ئێستا بۆ کاری ئەو پروپاگەندان و کە بەشێکی دیکەش ڕەنگە هۆکارەکە سیاسی و خودی ئابووری بێت بنیان نەمێنێت سەخامگیری بۆ بەهای دینار بکارێتەوە. زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ گۆڤار بەگزادە مامۆستای زانکۆ کە بەڕێستان لەگەڵمان بوویت. زۆر بەڕێز.